شێوەکار بەهایدنێکێکە لە شێوەکارە بە ئەزمونونەکان و خاوەنی چەندین کاری ناوازەیە کە دواترینیان بڵاوکردنەوەی چەند کوڕاسەیەکە کە چەندین بەرهەمی زۆر تایبەت لە خۆگرێت یەکێک لەوانە بە ناوی 100 ڕۆژ لە سێبەر و ڕووناکی قسە و باس ئەەکەم لەسەر ئەم کوڕاسەی بە تایبەتی و لە تەواوی کارەکانی و ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا بە تایبەتی لا هوەری شێوەکاری لە جیهانە لە بەردەوامیدا هونەرمەند بەهایدن لا سودی کورسات مەگەزین میوانمانم بەخێر هاتی سەرچاومان بەخێر بێ سپاس بۆیەوە لە کۆ دەست پێ بکەم کەس وەک تۆونی نەکردم ئەمە کۆتایە باوەڕ ناکەمەوە کۆتای بێت ئەوە دەست پێکە بۆ ئەمە دەست پێکە بۆ پەیوەندی نێوان تێکست و لەگەڵ شێوەکاری بڵێ ئەم بیرۆکەی لە کێوە سەری هەڵداوە لای تو لە کێوە دەستت کردو بەم شێوازە با بڵێ بۆچیش ئەمە دەگەڕێتەوە بۆ سەرەتای نێوان من و خۆشەویستەکەم بڵێ کە کەس وەکو ئەو نییە کەس وەکو ئەو تەماشام ناکات کاتێک کە هاوڕێی خۆشەویستم کاک دلاوەر ئەو کتێبی بۆ من نرد هەستم کرد تێکستێک هەیە من ئەگەڕێنێت بەم کۆڵانانەی ناوڕۆح ئایا تۆ چۆن ئەتوانی شاعرێک پارچە پارچە بکەی بیکەی بە 100 ڕۆژی جیاواز کە ئەم تێکستە دەگەڕێتەوە بۆ ئەوی کە کەس وەکو تۆ نییە کەس وەکو تۆ خۆشی نەویستم هەمان کەس وەکو تۆ ونی نەکردم ناوەڕۆکی فیگورەکان یان کەسایەتەکان یەک کەسی دیاریکراو نییە چەند کەسێکی جۆرا و جۆران ئەم جۆرا و جۆریە لێرە ئەوە دەرەبڕێت ئایا تۆ دەتەوێت ببینیتەوە یا تۆ دەتەوێت لەق بیت لەم جێگا و لەم ڕۆحەیە بۆ من 100 ڕۆژ لە ڕووناکی و تاریکیە کە تازەترین کارە کە چۆن تێکستێک دەبێتە کۆکراوی هەڵگری کارکتەر و ڕۆحی ئەو ئینسان ئەو کەواتە ئەتوانین بڵین ئەبێتە چیرۆک دەتوانین ئێمە وای ببینین کە هەم چیرۆکە هەم جێڕانەوەیە لەگەڵ خۆت نەک جێڕانەوەی بۆ کەسێکی بە مەبەست دیاریکراوە ئەمە بۆ من لێرەیە کاک دلاوەر تەنها کلیلیشی داوە بە من توانیمە دای بڕێژم بە شێوەیەکی کە خواستی خۆم بێت یان بە شێوەیە بتوانم ئایا کێوەری کردم ئایا کەس وەکو تۆ نەبوو ئەو کەسەیە کە خۆشەویستەکەمە یان کەسێکی ترە تێکستەکان سەرجەمیان تێکستی کاک دلاوەر قەراقی یان تێکستی خۆشتی لەسرە خۆم پێشێکەکەم بۆ نووسیوە کە باسی ئەو فیگورە ئەەکەم کێیە بەڵام بە تەواوی تێکستەکە و شاعرەکە هی کاک دلاوەر قەرەداخی زۆر باشە بێگومان هەمیشە ئەڵێن شێوەکار بە فڵچە و بە ڕەنگ گزارش دەکات من ئەبینم تۆ شێوەکاری بەڵام ئەژنووسیت هەندێک جار پێویستیم بەوە هەیە کە لەوانەیە پارچەیەک نەبێت یا ڕەنجێک نەبێت گزارش لەو جێگایە بکات کە من مەبەستمە دەزەکەم بەنووسی لە هەموو ئەوە لەوانەیە بۆ من پێویست بێت بەڵام هەڵبەتە بۆ هونەرمەندی تر پێویست نەبێت بەڵام خۆشحاڵم کە دەتوانم لە ڕێگەی تەکستەکانیشمەوانە هەندێشتی تر بەجەرسە بکەم بینینەوەم لە جێگەیەکی تر زۆر باشە ئەم با بڵێن ئەم ئوسلوبەیان ئەم ستایلە تایبەت بە خۆتەیان ئەمە بێگومان لە جیهانە ئەبینین کە با بڵێن تێکست لەسەر کاری شێوەکاری بەڵام بەم شێوە ڕاستەوە خۆیە نییە بەڕاستی ئەمە بۆ من وەکو پێوتێ کتێبی ڕۆژانە ئەگەر چی زۆر جار هونەرمەندەکانمان تەنیان لە مەرسەمەکەیان یان لە جێگاکەی ژیانی خۆیان بۆ من ئەمە دیالۆکێک بوو بینی نێوان من و ئەم فیگورانە ئەم شاعرە بۆ من تایبەتمەندێتیشی زۆر جیاوازی هەیە هەڵبەتە ئەمە جێڕانەوەی ڕۆژەکانمە 100 ڕۆژ چێ لە لای من بووە ئەو فیگورەیە ئەو کارکتەرەیە کە هەڵبەتە بەیەک و قسەمان کردووە بێگومان کە سەیری کارەکانینە ئەم کوڕاسەیەکی ئەبینی زۆر قوڵتر با بڵێن لە پێویست یاری بە وشە و بە هێڵکاری کراوە لێرەیە ڕەش مانای خۆیەگەێنێ ڕەشبینیە یان هیچ لە شوێنی خۆیانە ڕەش لێرە بۆ مانا قۆڵە دێت
کە ئایا دەگەڕێتەوە بۆ ئەو بنەمایی ونبوونە یا دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە چیتر ئەمەندە قوڵە تۆ پێی ناگەیت بۆ من ئەو قوڵاییەیە کە تۆ ناتوانیت تەواوی قوڵایەکانی خۆت پیشان بدەیت ڕەش لێرا بۆ مانایەدێت زۆر باشە پرسیارێکم لەلا دروست بوو ئێستا هونەرمەندی شێوەکار بۆچی هەمیشە بە شوێن تەکنیکی تازە بە شوێن ستایلی تازە ئەگەڕێ بۆ ئەوەیە کە تۆ ئەتەوێت تازەگەری بکەی یان بۆ چاوی من ئەوە ئەەکەی لەبەرەوەی کە منی بینەر با بڵێن ئیتر ڕاهاتوم بۆ فۆرمە مەئلوفانەی کە پێشتر بینیومە بۆ من هەڵبەتە هەموو قۆناغەکانی کە کارم کردو لەسەر تابلۆکانم ئەگەر 5 مەتر بەرزن یان 1 مەتر بە 5 مەترن یان هەمویان جیاوازن لە یەکتری ئەگەڕێم بە دوای ئەوەی کە باگراوندێک هەوێت بۆ کارەکانم بۆ نمونە ئەگەر لە ئەڵمانیا بچوم بۆ ئوسترالیا ئەزانم کە چەند کیلۆمەترێکی جیاواز هەیە بۆ من ئەو ماتریالە نشی کە هەڵگری ناوەڕۆشی کارە هونەرەکانی منن پەیوەندیان هەم بە چیرۆکی ڕۆژانی خۆمەوە هەبووە هەم لە هەمان کاتە پەیوەندی بە چیرۆکی تەواوی هونەری شێوەکاریشەوە هەبووە نامێت بگەڕێمەوە سەر ئەوەی کە تەنها فڵچە ڕاستەوخۆ مۆتیڤەکان و کار و کارەسات و بابەتەکان دیاری بکەم هەڵبەتە ئەگەر هونەرمەند زیرەک نەبێت ناتوانێت بە دوای ماتریالی تازەیا بگەڕێت چونکە ئێستای ئێمە وەکو هونەرمەند بە تەواوی دنیا ئەگەر تۆ بیت تەنها وەکو فڵچە و ڕنگ و زەیت ئەکریل کار بکەیت هەڵبەتە چای بینەر دەمێکە تێر بووە لەم دووبارە بوونەوەیە بەڵام من نامەوێت بینەرەکانم یان ئەوانەی کە خواستی کارە هونەرەکانی منن دووبارە بوونەوەیان لەگەڵ کارەکانی منە بەرجەستە بکەن زۆر جار هاوڕێکانم یان ئەو کەسانی خۆشحاڵن بە کارەکانم دەڵێن هەندێک جار بەهادین شەڕ لەگەڵ خۆیە کات بۆ ماتریال دۆزینەوەی تازە بۆ منیش ئەمانە هیچی پەیوەندی بەیەکەوە نیە زۆر باشە کام چەمەک زیاتر فۆکەسی بەهایدنە لەم کارانەیە بە تایبەتی بۆ نمونە نۆستالجیا ڕەشببینی عیشق خۆشەویستی زۆر جار ئەو نۆستالگی کە هونەرمەند پێویستی پێویستی گەرچی ئەگەر من دوور بم لە وڵاتەکەم بەڵام شار بۆ من هەرو نازی خۆشەویستیە کە لێوەی سەرچاو وەرەگرم بەڵام ناکرێت تەواوی هونەرەکەم بگەڕێتەوە بۆ کوردبوونی کارە هونەرەکانیشم تۆ لە ئاستێکە کارەکەی بەڵام هەڵبەتە خۆشەویستی هونەرمەند زیاتر گەشە پێدات شێوەکار ئەبێ ڕۆشنبیر بێ ئەگەر شێوەکار ڕۆشنبیر نەبێت لە گۆمێکی قوڵە نایەتە دەرەوە بڕامە هونەرمەند پێویستی بە فەلسەفەیەکی زۆر قوڵ و جوان هەیە لەگەڵ خۆی گەشە بکات کۆمەلگا ئەگەر لەلایەک بێت تۆ لەلایەکی تریت چونکە پێویستیت بەو گەشە پێدانە هەیە کە خۆت گەشە پێ بکەی خۆت دروست بکەیت بینە سەر گوڵی ڕەش ئەمایان بۆ کەی ئەگەڕێتەوە و چیرۆکەکانینە گوڵی ڕەش چییە چیرۆشی ڕەش دەگرێتەوە بۆ ساڵی 2015 هەتاکو 2021 چەند قۆناغێکی کارکردنە کە بۆ گوڵی ڕەش ئەمە هەڵبەتە لەوانەیە زۆر کەس نەزانێت کە گوڵی ڕەش هەیە بەڵام لە هەندێک وڵات هەندێک جێگایە بەداخەوە کە نایبینیت بەڵام من کە سەفرم کرد بە وڵاتە کەستم کرد گوڵی ڕەشیان ئەو جۆرە گوڵە پەیوەندی هەیە بە ڕۆح و تێڕامانی هونەرمەندەکە خۆی بۆ من ئەمە یەکێکە لەو محرابی ڕۆحەی کە ئەگەر هونەرمەند بێت لە قوڵایی ڕەشایی خۆی شتە ڕووناچەکان بخاتە سەر کاغەزەکەی زۆر باشە کاتێک کە وردەبییتەوە هارمۆنیایەک بینی لە نێوانی تێکستەکان و هێڵکاریەکان و تەنانەت ڕەنگەکانیش چۆن پارێزگاری لەوە ئەەکەی هونەرمەند ئەگەر فەلسەفەیەکی زۆر بە پتە و ئەگەر لە چاوی بینینیان نەبێت باوەڕەکەم ناگاتەوە ئەنجامەی کە لە ڕۆژێکە چەند تابلوەیەک دروست بکات
بۆ من هەڵبەتە چاوی ئێستێتیک چاوی بینینم ئەگەر چاویش بنووقێنم هەندێک جار دەزانم ئەو چوار خاڵە لە چۆدا ئەنێم چونکە ناڵم ئەمە وەکو پیشەیی بەکاری بهێنم هەڵبەتە چاو ئەزانێت ڕۆحی هونەرمەندەکە لە چۆ زیاتر ئەجوڵێنێت کاری تێدا دەکات ئەمە لێرە زۆر گرنگە ئێستێتیک یان فەلسەفەیەکی زۆر جیاواز لە داڕشتن بتوانە هونەرمەند بیدۆزێتەوە زۆر باشە باسێک لەمانەش بکەین بە ئارزوی خۆت ئەمەیان ئۆتۆپی ئۆتۆپی ئەمە ئەگەڕێتەوە بۆکی ئەمانە هەمویان یەک با بڵێن یەک کۆلێکشنن ئۆتۆپی ساڵی 2022 کە دەگەڕێتەوە بۆ سەفەرێکی من بۆ لای خۆشەویستەکە بڵێ کە لە وڵاتێکە بۆ وڵاتیشی ترکە 16,000 کیلومترە ئایا من چی بەدی یەکەم ئایا ئەو دنیایی کە ئەو تایژی هەڵگری من یا ئەو هەڵگری ئەو دنیایەکە من هەمە لێرە بۆتە دەڕۆژ ئەو دەڕۆژە هەریچێکیان لە باتی ئەوەی کە ئیمزای خۆمی لەسەر بێت ئیمزای یان ژمارەی ئەو ڕۆژانی لەسەر ئەو مۆتیڤانی لەسەرەکە دەگەڕێتەوە بۆ هەڵگری ئەو کۆنتێکست و ئەو کۆنسەپتەی کە لە نائارامی دێت یان ناشوێن دێت دوو ڕۆح دوو جێگا دوو دنیای جیاواز چی پێک دێنێت یا ئێمە نامۆین بەم دنیاە یا ئەم دنیاە نامۆیە بە ئێمە لێرەدا باسی ئەوە ئاکەم سپاس دەکەم کە ئەم ئێوارەیە لەگەڵ من بووی زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ کاتەکەت کاتێکی هونەرمەندی شێوەکار بەهایدن سپاس بۆ تۆ زۆر سپاس زۆر سپاس